دەزانی کەی دەمری و ماڵ ئاوایی لە ژیان دەکەی؟ بێگومان وەڵامی ئەم پرسیارە بە نەخێر دەدەیتەوە، چونکە مردن لەدەست خودای گەورەیە و هیچ کەسێک نازانێت کەی لەم جیهانە کاتی تەواو دەبێت و ماڵ ئاوایی دەکات. بەڵام چی دەڵێ گەر من کاتی مردنی تۆ دیاری بکەم و بڵێم تۆ لەم ڕێککەوت و لەم کاتژمێرە کۆچی دوایی دەکەی، بێگومان شۆک دەبیت و ڕەنگە باوەڕ نەکەیت. لە نوێترین پێشکەوتنی تەکنەلۆژیادا بەرنامەیەک بە ناوی کاتی مردن دێز کلۆک دروست کراوە کە لە ڕێگەی زیرەکی دەستگەر کاتی مردنی مرۆڤەکان دیاری دەکات و پێت دەڵێت تۆ لەم ڕۆژە و لەم کاتژمێرە ماڵەوەی لە ژیان دەکەیت. ئەم بەرنامەیە لە هەفتەی حوزەیرانی ئەم ساڵ لە ئاپستۆر و گوگل ستۆر بەردەست کرا و چۆنیەتی بەکارهێنانی و دیاریکردنی کاتی مردنی مرۆڤەکان لەسەر چەندین پرسیاری تایبەت کە پێویستە بەڕاستی وەڵام بدرێنەوە دیاری دەکات. ئەگەر بتەوێت بەڕاستی کاتی مردنی خۆت بزانی، پێویستە وەڵامی ئەم پرسیارانە و چەندانی دیکە بەڕاستی بدەیتەوە کە دیارترین پرسیارەکان جیا لە ڕێککەوتی لەدایکبوون و شوێنی ژیان، چۆنیەتی ڕۆتین و ژیانکردنی تۆیە، واتە تا چەند وەرزش بکەیت، شێوازی خواردن و خەوت گونجاو بێت و نەخۆش نەبیت زیاتر دەژی. جیا لە موردەکاریانە ئەم بەرنمەیە داوای جۆری خوێن و چەندین پشکنینی دیکەی تایبەتت لێ دەکات کە جۆرە جیاوازەکانی شێرپەنجە و چەندانی دیکە لە خۆی دەگرێت. ئەم بەرنمەیە هەرچەنها کاتی مردن ئاشکرا ناکات، بەڵکو دەتوانێت یارمەتی مرۆڤەکان بدات چۆن دەتوانن بۆ ماوەیەکی درێژتر بژین. ئەمەش بە پشتبەستن بە ڕەخستنەوەی ژیان و دانانی خشتەی خواردن، وەرزش و خەو و چەندین بابەتی دیکە. ئەپلیکیشنی دێز کلۆک تەنها لە مانگی ڕابردوودا زیاتر لە 125,000 جار دابەزێنراوە و ڕێژەیەکی بەرزی خەڵکی لە تەواوی چین و توێژەکان خۆیان تۆمار کردووە، تەنها لە پێناوەوەی تەمەنێکی زۆرتر لەوەی بۆیان دیاری کراوە بژین و کاتی مردنیان بزانن. لە بەرامبەر ئەم بەرنامەیەدا کۆمەڵێکی دیکە هەن کە ڕەخنەی توندا ڕاستەی ئەم پرۆگرامە دەکەن و دەڵێن مردن بەدەست خودای گەورەیە و تەنها ئەو کاتی مردنی مرۆڤەکان دەزانێت، بۆیە خۆماندووکردن لەگەڵ بەرنامەیەکی لەم شێوەیە تەنها خۆ هەڵخەڵەتاندن و کات بە فیڕۆدانە.